بەخشین وازانم ئەو مەشروعی کە ئیسلام دایناوە لە هیچ دینە ئاسمانەکانی کەشان نەبوو کە مەشروعی سەرفترە و قوربانیشە با بڵێن قوربانی ژەوەرە بابەتێکی گرنگە کە غەیرە موسڵمانان لێ سودمەند بوون و بەخشین ئەوە زۆر گرنگە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بەلەتێکی خورما بە خورمایەک نا بەلەتی خورمایەک بەلەتی قەسبێک ئینسان ئەچێتە بەهەشتەوە چونکە عایشە بۆی جەڕایە فەرمووی ئافرەتە کاتە ماڵمان دوو مناڵی لەگەڵا بوو ئەی پێغەمبەری خوا سێ خورمان پێ بوو زۆر برسیم بوو یان بە هەرسێکیان دوو مناڵەکە خواردیان دوایی داوای دانەکەی دایکیان کرد ئەو دایکیشی ئەو دانیان باتێ خورماکەی خۆی بۆی کردن بە دوو لە تیانیە پێغەمبەری خوا فەرمی ئەوە عەجیبتی فەرمی پێ سەیر بوو ئەم شتە پێ مهم بوو پێ خۆش بوو فەرمووی بەڵێ فەرمووی دەسوێند بەخوا خوای گەورە وەجەبەت الجەنە وەجەبەت لەها الجەنە خوای گەورە بەوە بەهەشتی بۆم سۆگەر کرد بەهەشتی بۆم سۆگەر کرد بەچی بە خورمایەک کە کردی بە دوولت بەعنی بەلەتی خورمایەک لەبەرەوەی ئینسان ئەتوانێت بە خێرێکی زۆر کەم ئەگەر بۆ خوای بکە خوای گەورە لە خۆی ڕازی کە بەهەشتی سۆگەر بکە